ئەمڕۆ وەکو قۆناغیەکەم زیاتر لە 640 کیلۆگرام لەم مادە هۆشبەرە جۆرا و جۆرانە دەسووتێنرێن. بەگەر بڕی ئەو مادەی کە ئەمڕۆ دەسووتێنرێت پێم بڵێ چەندە و ئەو بازرگانانی کە تاوەکو ئێستا لەو هەژمانگەی ڕابردوو دەژیر کراون چەند کەسن و هەروەها زۆرترین بڕی مادە کە دەژیر دەکرێت چ جۆرە مادەیەک؟ بەڵێ طبعی بەپێی مادەی چ لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کاتاکەرە عەقڵیەکانی ساڵی 2020 لێژنەیەکی تایبەت پێک دەهێنرێت بە سەرۆکایەتی دادوەرێکی پۆڵێن کرا و بە ئەندامێتی هەرێک لە ئەو لایەنە پەیوەندیدارە وەکو بەڕێبەراتی نیشتی مادە هۆشبەرەکان و واروەها بەڕێبەراتی گشتی گومرگ واروها دەستگای پاراستن و زانیاری و هەروەها فەرمانگەی ژینگە و هەروەها وەزارەتی تەندروستی و ئەو لایەنانەی کە لە دەقی یاسایەکەدا ناویان هاتووە ئەو کەیسانەی کە پلەی بمبڕیان وەرگتووە لە دادگاکان ئەوە ئەو مادەیە بە بڕیاری دادوەر لە ناو دەبرێت لەلایەن لێژنەی تایبەتمەند. ئەمڕۆژ ئێمە هەڵساین بە لە ناوبردننی ئەم لێژن تایبەتە هەڵسا بە لە ناوبردننی ئەو مادە هۆشبەرانەی کە لە دادگاکان پلەی بمبڕیان وەرگتووە کە ڕێژەکەی زیاترە لە تەنێک و 800 کیلۆگرام. بەڵام لە قۆناغی یەکەم لەبەر نەبوونی کات و نەبوونی شوێن بۆ سووتانەکەی یاخود ئەو ئاگردانە یاخود ئەو سووتێنەرەی کە دیاری کراوە ئەمڕۆ وەکو قۆناغی یەکەم زیاتر لە 640 کیلۆگرام لەم مادە هۆشبەرە جۆرا و جۆرانە دەسووتێنرێن. بە ئەو مادە هۆشبەرانەی کە زیاتر بەربڵاون لە هەرێمی کوردستان زیاتر ئەوانە کە کیمیاوی بەداخەوە کە زۆرترین زەرەر و زیان بە تاکەکانی کۆمەلگا دەگەن هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی دارایی و ئابووریشەوە. باشە ئاماری ئەو هەژمانگە کە ئەو کەسانی کە بەکاریان هێناویان بازرگانەکانی مادەی هۆشبەر چەندە؟ بەڵێ لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 949 تۆمەتبار لە پارێزگاکانی هەولێر و دهۆک دەستگیر کراون لەم ڕێژەی 540یان ئەوانە بوونە کەوا کڕین و فرۆشتیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. ئێمە مەبەستمانە تیشتێکی تەواو مەخستۆتە سەر ئەوانەی کە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکەن مەبەستیشمان لێ ڕێشەکێشکردن و وشکردنی شادەماری هێنانی مادەی هۆشبەرە بۆ هەرێمی کوردستان تاوەکو خەڵک و وڵاتەکەمان پارێزراوێ و ڕێگریەکی تەواومان کردووە لەوەی کە هەرێمی کوردستان نەبێتە ناوەندێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر بە وڵاتانی تر و توانیمانە سەرکەوتوانە ئەم پرۆسەیە جێبەجێ بکەین و ئەمە شوای کردووە لە ئێستادا دەبینین لە بڕی خاکی هەرێمی کوردستان خاکی وڵاتانی تر بەکار دەهێنرێتن بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر و هەوڵەکان هەوڵ هەیە بەڵام خۆشبەختانە توانیمانە هەوڵەکان پوچەڵ بکەینەوە بەردەوامیشین و بەردەوامیش دەبین ئەوە ئینشاءڵڵا لە داهاتوودا دەگەینە قۆناغی زۆر باشترت کە بتوانین بە تەواوەتی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان نهێڵێ. باشە کاکەرکان من زۆرێکی جیاواز دەبینم یەکەم جارە جۆرە ببینم ئەو قماشە چییە کە مادەی هۆشبەری پێوە دەکەن ئەگەر وردەکارێکم لەسەرەوە پێ بەڵێ خۆی بازرگانانی مادەی هۆشبەر بە جۆرەها شێوە هەوڵ دەدەن مادەی هۆشبەر بگوازنەوە ئیدی جۆرەها شێواز و جۆرەها کردار ئەنجام دەدەن تاواکو بتوان ئەم مادە هۆشبەرانە بگوازنەوە. ئیتر بە هەر جۆرێک بێتن ئەمان هەوڵەکانی خۆیان دەدەن یارێکێک لەم هەوڵانەش هەوڵیانداوە بەم شێوە بیگوازنەوە بەڵام ئەم هەوڵانە هەوڵی نەزۆکن و ڕوون و ئاشکرای لای گشت دەستگا ئەمنیەکان و بەڕێبەراتی نیشتی مادە هۆشبەرەکان دڵنیایی دەدەینە هاوڵاتیان کە ئێمە شەو ڕۆژ کار دەکەین بۆ ڕیشەکێشکردنی مادەی هۆشبەر و ناهێڵین هەرێمی کوردستان نەبێت بە شوێنێک بۆ ساختنەوە مادەی هۆشبەر نەبکرێت بە ناوەندێک بۆ تێپەڕاندنی مادەی هۆشبەر.